پێ ساڵنیە ئەگەر بشتە بە پارە ئەبێ فەحس بێت و جا ببێنەوە یەک دوو مانگی بێچێت. هاوڵاتی ئەحمەد حسێن لە سوید گەڕاوەتەوە تا لە شاری پزیشکی ئەنوەرشێخە نەشتەرگەری بۆ بچووکردنەوەی گەدەی بکات. ئەو باسی لەوە کرد سەرکەوتووی نەشتەرگەری بۆ هاوڕێکانی وای کرد ئەویش بێتەوە لێرە نەشتەرگەری بکات. ئەگەر بێت و لێرە پەری پێ بسانێ و بەباشی ئیشەکان بکرێت، خەڵکێکی زۆر هەمیسە ڕۆکەنە تورکیا، ڕۆکەنە ئەوروپا، خاستن بۆ قەزەی چاو، بۆ قەزەی ئەم چێژرا بەزینە، هەمووی ئەو کولفەیە گەڕێتەوە بۆ کوردستان، یانێ وایە بورجەیەک بێ. لە شاری پزیشکی ئەنوەرشێخە کە هەلی کاری بۆ نزیکەی 1000 کەس ڕەخساندووە ئامادەکاری کرا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری. لەلایەک نەخۆشەکە چاودێری کرا، لەلایەکی ترەوە هۆڵی نەشتەرگەری ئامادە کرا تا نەخۆش بەرەو نەشتەرگەری بەڕێ بکەن. ئەمە هۆڵی نەشتەرگەریە. تیمی پزیشکی لەگەڵ دکتۆر کارزان سیروان پسپۆری نەشتەرگەری هەرس و قەڵەوی بە ئامادەبوونی تیمی کورسات نیوس سەرقاڵ بوون بۆ ئەنجامدانی نەشتەرگەری تاکو گەدەی نەخۆشەکە بچووک بکەنەوە. ئەم نەخۆشانە دوای 2 ساعت ئاوێنی بیخۆن، دوای بە پێنجە دۆرێک پیانە ئەینکە چۆن خواردن خۆن چی خۆن چی نەخۆن، لە هەفتەی یەکەمە نزیکی 7 کیلۆ داوەزن، دوایتر هەموو هەفتەیەکی وێر داوەزن تا ئەگەنە وەزنی خۆیان. هەمویان بە وردی کاریان کرد. لە ڕێگەی شاشەوە ئەو دیمەنانە تۆمارکرا کە گەدەی نەخۆشەکە دەبڕن. بەڵێ ئێستا ئەوە بەم جیهازە مەعیدەکە بڕین کا بە دوو بەشەوە، هەردوو لاکەی ئەدوێتەوە ناوەڕاستەکەش یە بڕێت. ڕۆژێ دوو جۆر نەشتەرگەری هەیە بە شێوەیەکی گشتی، یان پارچەیەکی لێەکەینەوە یاوەتانی ڕێڕۆکەی بۆ گۆڕین. ئەو کاتە نەخۆشەکە دوای ئەم نەشتەرگەریە وەزنی بەرەوداوەزی نەڕوا و لە فترەی 6 مانگە وەزنی تەبیعیە بێتەوانێ و کۆتایی بە کێشەکەی دێشەڵە. جگە لەو هاوڵاتی لە سوید گەڕابەوە، یەکێکتر لە نەخۆشەکان هاوڵاتێکی سووریا بوو کە لە ئەڵمانیا نیشتە جێ و لەوێ یەکەم جار نەشتەرگەری کردبوو. دوای ئەوەی سەرکەوتوو نەبوو بوو بۆ جاری دووەم شاری پزیشکی ئەنوەرشێخەی هەڵبژار تا بە تەواوەتی چارەسەری بۆ بکرێت. هێمن قادر، کورسات نیوس، سلێمانی.